لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیات. ناوی کتێب حیکمەتی دێرین، وەرجێڕانی لە فارسیەوە جەهانگیر غەفاری، بەرگ و هونەرکاری ناوەوە ئاگری باڵەکی، تایب ئاکار جەلیل کاکەوەیس، سەرپەرشتی چاپ دەزگای وەرجێڕان، چاپی یەکەم 2005 هەولێر، ژمارەی سپاردن 689، تیراژ 1000 دانە، نرخ 3000 دینار، چاپخانەی وەزارەتی پەروەردە هەولێر، کۆی لاپەڕەکانی 94، بەروار 8/9/2013، خوێندنەوەی تارا ئەسکەندەر، جێبەجێکاری دەنگ بێستون مستەفا. بیسەری خۆشەویست، کتێبی حکمەتی دێرین پێکاتووە لە 81 تراک و ئەم بابەتانە لە خۆ دەگرێت. تراکی یەکەم، کاتێ بارودۆخ داوا دەکا مرۆڤ خۆی لەگەڵ بگونجێنێ. تراکی دووەم، بۆ زانا جیاوازی نییە ئەمڕۆ بمرێ یان سبەی. تراکی سێیەم، ئەگەر بێفیز بێ خەڵکی بە شێوەیەکی سروشتی بەهاناتەوە دێن و بەدڵەوە ئەزموونەکانیان دەخەنە خزمەتتان. تراکی چوارەم، بێزاری دەرمەبڕن، بێزاری جۆرێکە لە غافڵبوونی هزری، ئێوە دەکاتە دیلی بابەتی بێزاری. تراکی پێنجەم، بۆ ئەوەی دەسەڵات لە ڕێگەی ڕاستیەوە پڕشکۆ بێ دەبێ لە دەرووندا بنەما سەرەکیەکانی کردەوەی دروست و دادپەروەری یەک بگرنەوە. تراکی شەشەم، نە لە بەدەستهێنان شاد بە، نە لە نەبوونی نیگەران بە، ئەوەی کە مرۆڤ لە ڕادەبەدەر بایەخی پێ بدات دەبێتە هیچ. تراکی حەفتەم، بەگشتی وەک کۆسپێک لە دژایەتی دەڕواندرێ، بەڵام پیاوی زانا لە دژایەتیدا سوود لە بەرژەوەندیەکانی وەردەگرێت. تراکی هەشتەم، هەر کات چاکە دەبینی بیکە بەسەر مەشقی خۆت، ئەگەر دەزانی کەم و کوڕیت هەیە خۆت ساغ بکەوە. تراکی نۆیەم، ئاوەزوو هەست پێکەوە کۆ نابنەوە. تراکی دەیەم، ڕێبازی بان پیا و ژوەر پیا و دڵخۆشی و بیرکردنەوەی قوڵە. تراکی 11، هەموو شتێک لە دەستی مامۆستای لێزان دەوەشێتەوە. تراکی 12، ڕەوشتی جوان تەنانەت کار لە خەڵکی لاساریش دەکات. تراکی 13، زانایی پێ دەڵێ کە هیچ شتێک بە زۆر وەدەست نەهێنی. تراکی 14، دەبێ لە بەرزایی بڵند هیممەت بی و چاو لە هەڵەی خەڵکی بپۆشی. تراکی 15، لە کاتێ تێهەڵچوون لەگەڵ ئەویتردا دروست ئەوەیە وەها شەفاف و هێزمەند بین کە بەشی ئاشتی تێدا بهێڵینەوە. تراکی 16، دژایەتی و پارادۆکس لە دەرووندا ڕێژەی زاڵبوون بەسەر مەترسیەکانی دەرەوە کەم دەکاتەوە. تراکی 17، بێدەسەڵات لە نامیهرەبانی و ناداتپەروەری شەرمەزار نابێم. تراکی 18، لەبەرکردنی جلی کۆنەی خۆت چاکترە لە بە ئەمانەت وەرگرتنی جلی خەڵکی. تراکی 19، ژوەرپیا و بە ئاشنابوونی لەگەڵ گوتە و کردەوەی پێشینان کەسایەتی خۆی بەهێز دەکات. تراکی 20، بۆ ناسینی ئەویتر دەبێ بزانین چ شتێک سەرنجی ڕاکێشاوە و کام لایەن لە خۆیدا پەروەردە دەکات. تراکی 21، دوا بەدوای زاڵبوونی دەرونی بەسەر گرفتێکی وزە پڕوکێندا بە شێوەیەک کار دەکەیت کە دەرەنجامەکەی بەختەوەری بێت. تراکی 22، ژوەرپیا و چاکە وەک پرەنسیپێکی تایبەتی و پتە و بەردەوام دەبینێ، نە وەک ڕووداوێکی بەهەڵکەوت و جاربەجار. تراکی 23، خۆهەڵکێشان بەسەر دۆست و ئاشنایان بەهۆی دەسەڵات و سامان و پێگە و سەرکەوتنەوە بەدڵنیاییەوە ڕەزاگرانی و بەدبەختی بەدواوەیە. تراکی 24، کاتێ خۆمان فێر دەکەین باشتر وایە خۆخدەی نالەبار بنبڕ بکەین و بە خۆخدەی بێزیان دەست پێ بکەین. تراکی 25، خۆخستنەدەست حەز و ئارەزوەکان پەستی لێشین دەبێ. تراکی 26،
بۆ چێشوەرگرتن لە ژیانێکی پڕواتا و بەدیهێنانی دەستکەوتی نەمرانە دەبێ خۆڕاگریەکی پتە لە دەروونتانە دروست بکەن. تراچی 27 ئەگەر بە دوای سەربەرزی دەگەڕێی با بیرکردنەوەت سەخت و وشک نەبێ، هەمیشە بە پێی ڕۆژگار و گۆڕانەکانی درێژە بەژیان بدەن. تراچی 28 ئەگەر لە کۆششدا زیادەڕۆیی بکەی لە ئاکامدا لە هیچ کارێک سەر ناکەویت. تراچی 29 بەرهەمی ترس و هومێد ئارامی و دڵنیایی دەرونیە. تراچی 30 ئەگەر هەمیشە بەپەلە بن ناگەنە ئارامی دەرونی. تراچی 31 کاتێ ڕوبەڕووی کۆسپی سەرسەخت دەبیتەوە گەڕانەوەت باشترین کارە. تراچی 32 دەسەڵات لە خۆگونجاندن دەردەکەوێ. تراچی 33 ژوەرپیا و قەت بەرەو پەستی یا ملکەتی ناچێ، پەیوەندیەکانی وەهانین کە بۆ کۆڕی پەستانی بەرێ. تراچی 34 لە کاروباری ماڵێدا کاتێ ئاسایش وەدیدێ کە داهات و خەرجی هاوسەنگ بن. تراچی 35 شەرمت بە ژیانی سادە و دەستکورتی نەبێم. تراچی 36 لەگەڵ شەڕانگێز سازش ناکرێ. تراچی 37 لە کاتی هەڵبژاردندا ئازادانە شتێک هەڵ نەبژێرن، هەموو کاتێک هێزێکی ڕەمزی ئیش دەکات تا ئەوانەی وەکو یەکن لە دەوری یەکتر کۆبکاتەوە. تراچی 38 لێنەگەڕێن ڕێوان ڕێنیشاندەر لە ڕێگەی خۆتان لاتان بدات. تراچی 39 ئەوەی لە مێشکدا کۆ دەبێتەوە لە جەستەدا خۆی نیشان دەدا. تراچی 40 ئەوانەی بە شێوەیەکی یەکلاکەرەوە بەرەو چارەنووسی خۆیان هەنگاو دەنێن تەنها ئەو کەسانن کە ئامادەن لەگەڵ چارەنووسی خۆیان بکەونە ململانێ. تراچی 41 بوختان خامۆش دەبێ ئەگەر بە پەرچەکردار نەیگەشێنینەوە. تراچی 42 لە ڕێگەی بەختەوەریدا کاتێ نزیک بوونەوە لە ئامانج ئاگادار بە کە سەرخۆشی سەرکەوتنەکەت نەبی. تراچی 43 ئەگەر بەهاو تایبەتمەندیە باشەکانی خۆتان لە بەرچاو نەگرن ئەوەندەی پێناچێت لە چاوی دۆست و هاوسێکانتان حورمەتێکتان نامێنێ، کەس بۆلاتان نایەت و چیتر کەس بیرتان لێ ناکاتەوە. تراچی 44 ئەگەر بڕیارتان یەکلاکەرەوە بێ و ڕێگەی ژوەرپیاو بگرن شوێن کاتەکان هەرچۆنێ بن دەتوانن لە ژیاندا سەرکەوتوو بن. تراچی 45 بۆ گەیشتن بە ئارامی گیان پشودان و جوڵە پێویستە بە پێی کات بە دوای یەکدا بین. تراچی 46 کاتێ چاودێری و جەختکردنەوە دەکەیت بۆ ئەوە هەوڵ دەدەیت تا بەرهەمێکت هەبێ، دەبینی بەرهەمێکی کرچ و کاڵت وەدەستێناوە. تراچی 47 ژوەرپیا و تەمەنێک بۆ پەروەردەکردنی خودێکی بەهێز دەرخان دەکا، بەم شێوەیە تەمەنێک لە بەختەوەری و سەرکەوتن چێش وەردەگرێ. تراچی 48 ژوەرپیا و شتە کاتیەکان لە پڕشەنگی شتە نەمرەکان دەبینێم. تراچی 49 ئەگەر دەتانەوێت پەیوەندیەکانتان بەردەوام بێ با زەینتان جەخت لەسەر ئامانجێکی نەمرانە بکاتەوە. تراچی 50 گەڕانی شێتانە بە دوای خۆشی قەت مرۆڤ بە مەبەست ناگەیەنێت. تراچی 51 چاوەڕوانی نابێ هومێدێکی ڕوود بێ، بەڵکو دەبێ لە یەقینی گەیشتن بە ئامانج لێو ڕێژ بێ. تراچی 52 ئەگەر بە دروستی کەڵک لە دەسەڵاتێکی کەم وەربگیرێ سەرکەوتنێکی مەزنی لێشین دەبێ. تراچی 53 پاش هەڵسەنگاندنی هەموو لایەنەکان نۆرەی بڕیاردان دێ، اینجا دەست بەکار بوون. تراچی 54 معریفە کلیلی ئازادیە. تراچی 55 کە لە ڕقی و خۆویستی دڵی مرۆڤ دەکا بەبەرد، دڵڕقی دەبێتە هۆی دوورەپەرێزی لە خەڵکی. تراچی 56 ئیمکاناتی زۆر بۆ مرۆڤ هەموو شتێک نییە، ئەگەر بوونیان هەبا ژیانی مرۆڤ لەم پانتایە بێسنوورە ون نەدەبوو. تراچی 57 ژوەرپیا و بەوتە و کردەوەکانی زەوی و ئاسمان ڕادەچڵەچێنێ. تراچی 58 ئەگەر شادومانیتان گرێدراوی پەیوەندیەکانتان بێ ئەوە شادی و ناشادیتان بە سەرکەوتن و ژێرکەوتنی ئەو پەیوەندیە بەستراوەتەوە. تراچی 59 خاکەڕایی و ئەرگناسی بەردەوام بە دڵنیاییەوە سەرکەوتن و خۆشبەختی دەخڵقێنێ. تراچی 60 ژوەرپیا و هەمیشە بەڕێز و شەرەفمەند و باوەڕدارە بەیەزدان، هەروە بە شێواوی و پەشێویەکانی گەردوون شکورە. تراچی 61
ئەندێشە و کردەوەی ژوەرپیا و بە تەواوەتی دڵسۆزانەیە. تراچی 62 دوای ئەوەی دەگەیتە هاوسەنگی تەواو هەر هەنگاوێکی ناڕێک هاوسەنگێکت لا سەنگ دەکات. تراچی 63 بە نرخترین جلوبەرگیش کۆن دەبێ. تراچی 64 هەوراز و نشێ و پێویستیان بە یەکترە و یەکتر تەواو دەکەن. تراچی 65 گلەیی لەو بەختە باشە مەکە کە دەشێ هێشتا چێژی لێ وەربگریم. تراچی 66 ئەگەر بە بریسکانەوەی ئامانجە فریودەرەکان هەڵنەخەڵەتین و لەگەڵ خۆمان ڕازگۆ بین ئەوە لە تەواوی ژیاندا بە شەقامێکی ڕاست و ڕێکدا گوزەر دەکەین. تراچی 67 ئەگەر لە دەستپێکی کاردا خۆپەرست بن سەرکەوتنتان دژوار دەبێ. تراچی 68 کاری ئەمڕۆ مەخەسبەی. تراچی 69 بۆ ئەوەی ببیتە فەرمانڕەوا دەبێ سەرەتا خزمەتکاربی. تراچی 70 دەبێ لە هەڵبژاردننی دۆست و بەستانی پەیوەندی ورد بن. تراچی 71 ئەگەر مرۆڤ وەک مێرد منداڵان هەرزەکار بێ دانایەنی بە ئەزموون لەدەست دەدا. تراچی 72 هەموو مرۆڤێ پێویستی بە ڕێنیشاندەر و ڕێبەر هەیە. تراچی 73 لادان لە ڕێبازی ژوەرپیا و هەڵەیە بەر لەوەی پتر بەلاڕێدا بچین دەبێ بگەڕێنەوە. تراچی 74 ئەگەر ئەو جۆرەی کە پێویستە وابیت و تۆ شوانە بیت بەدبەخت دەبی ئەو کاتەش دوور دەکەویەوە لەو شتەی کە پێویستە بیگەینم. تراچی 75 تەنها بەهۆی نوێکردنەوەی ڕۆژانەی دەرونی خۆتان دەتوانن بە لووتکەی تواناکانتان بگەن. تراچی 76 مرۆڤ فیترەتێکی هەیە کە لە خودی خۆیدا چاکە. جا هەر کاتێ بیرکردنەوە کردارتان هاوڕێیەکی فیترەتتان بێ بەختەوەر و سەرکەوتوو دەبن. تراچی 77 کاتێ سەرقاڵی چاندنیت بیر لە دروێنە مەکەوە. کاتێ ئاڵفی خراپ دەچنی بیر لە قازانجی زەوی مەکەوە. تراچی 78 ئاخاوتن جوڵەیە لە ناوەوە بۆ دەرەوە، خواردن و خواردنەوە جوڵەیە لە دەرەوە بۆ ناوەوە. دەکرێ ئەم دوو جوڵەیە ئارامی و دڵنیایەکی هاوسەنگی لێ بکەوێتەوە. تراچی 79 بەو سەرکەوتن لە کارە مەزنەکاندا پێویستە بەردەستپێکردن هۆشیار بین. تراچی 80 مەترسی قازانجێکی گرنگ و بەکەڵکی هەیە. تراچی 81 و کۆتایی هەر کۆتاییەک هەڵگری سەرەتایەکە. کاتێ بارودۆخ داوا دەکا مرۆڤ خۆی لەگەڵ بگونجێنێ. مادام کە لە ڕووداوێ بێزار و پەرێشانن ناتوانن لایەنە ئیجابیەکانی ببینن لە مڕوەوە لەوانەیە پێویست نەکا هێندە چاوتان لێ بێ و خۆتان تەنگەتاو بکەن. لە حاڵێکدا ڕەنگە ڕووداوەکە لە سەرەتاوە لەگەڵ بەرژەوەندەکانتان کۆک و تەبا بووە. هەندێک جار تەنانەت بەختی شیا و ڕوخسارێکی سەیر بەخۆیەوە دەگرێ. ڕوودا و تەنیا ڕووداوە. لە ژیانتاندا پەرچەکرداری خۆتان دیاریکەری دوا ئەنجامی ئەو ڕووداوەیە. هەر کات پێشهاتێک ڕوودەدات لەو سۆنگەوە ناتواندێ ڕابردوو بگۆدرێ. تەنیا شتێک کە دەمێنێتەوە ئەوە کە چۆن وەڵامی ئەو ڕووداوە دەدەنەوە. کەواتە بۆچی بە جۆرێک وەڵام نادەنەوە کە ڕووداوەکە لە بەرژەوەندی ئێوەدا بێ. بەم جۆرە بێسێ و دوو دەتوانن سەبارەت بە ڕووداوەکە هەست بە شادی بکەن و ڕەفتاری هاوڕێک بە هەستەکانتان یارمەتی ئەوە دەدات کە بەرهەمی ڕووداوەکە باش بێ هەر کەس ناوەڕۆکی ئەم پەیامە وەرگرێ بە گوێرێ بجوڵێتەوە بە بەرزترین دوندی سەرکەوتن و بەختەوەری دەگات بە شێوەیەک لە سەرباڵی 6 ئەژدیها هەڵدەفرێت. ئەم بەشە بە کۆتا هات. بۆ زانا جیاوازی نییە ئەمڕۆ بمرێ یان سبەی. دانا خۆی پەروەردە دەکا بێ ئەوەی کاتەکانی بەفیڕۆ بدات. ئاگاداربوون لە ڕەوتی ژیان نەهانی دەدات بەرەو خۆشگوزەرانی بچێ تا چێژ لە ژیانی وەرگرێ نەملکەتی ماخۆلانی خەم و پەژارەشی دەکات بەم هۆیەوە ئەو هەلەی کە لە دەستیدایە لە چیسی دەچێت. باوەڕهێنان بەوەی کە هەموو شتێک یەکتایە وەک درەخت و ئەستێرەکان وای لێ دەکا خۆی وەک بەشێکی بچووک لە گەردوون دەبینێ. نەمێر وەک ئەوەی هەیە پشت بەستن بەو ڕاستی کە بێجگە لە زەمان شتێکی دیکە نیە پێویست ناکا لە چرکەساتی مردن هەراسان بی کە وەکو دەرگایەکە بۆ ڕۆشتن لە ژوورێکە و بۆ ژوورێکی تر هەروەها لەگەڵ چرکەکانی تر چ جیاوازیەکی نییە. ئەم بەشەش بە کۆتا هات. ئەگەر بێفیز بێ خەڵکی بە شێوەیەکی سروشتی بەهاناتانەوە دێن و بەدڵەوە ئەزمونەکانیان دەخەنە خزمەتتانەوە.
ئەمە حەزی سروشتی مرۆڤە کە کەسی بەرامبەری بێفیز بێ خۆشی دەوێ و یارمەتی دەدات لە خۆویست بێزارە و لێی دوور دەکەوێتەوە ئەوەندەی پێناچێت کە خەڵک وانە و ئامۆژگاریە حەکیمانەکانیان لەو خۆویستە دەشارنەوە کەوا دەزانێ هەموو شتێک دەزانێ. ئەم بە 6 بە کۆتا هات. بێزاری دەرمەبڕن. بێزاری جۆرێکە لە غافڵبوونی هزری ئێوە دەکاتە دیلی بابەتی بێزاری. نەفرەت و بێزاری لە بەرهەمەکانی ئەهریمەنن. بەو ڕێژەیە کە ئیزن بە خۆتان دەدەن هەز بە بێزاری بکەن بە هەما ڕێژەش کەرەسەیەکە لە دەستی ئەهریمەندا. کاتێک بێزاری لە کەسێک دەردەبڕن ئەوە ئەو کەسە بەلای خۆتان ڕادەچێشن. ئایا ئەمەتان دەویست بۆ کەمکردنەوەی ئەم پەیوەندیە ئەو کەسە لە ئەندێشەتان دوور بخەنەوە بۆ جەنگان لەگەڵ ئەهریمەن وەڵامی پۆزەتیڤ بە چاکە بدەنەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. بۆ ئەوەی دەسەڵات لە ڕێگەی ڕاستیەوە پڕشکۆ بێ دەبێت لە دەرووندا بنەما سەرەکیەکانی کردەوەی دروست و دادپەروەری یەک بگرنەوە. دەسەڵات تەنیا خەریکی ئاسایشی و سەرگەرمی خۆیەتی هێزی خۆی بەکاردێنێت تا لە پێناو دەستەبەرکردنی حەزە خۆویستەکانی خەڵکی ئازار بدا. سوودوەرگرتن لە هێز بەم شێوە ناعەقلانیە بۆ هەمووان بەدبەختی دێنێ بە تایبەتی خاوەنەکەی. پیاوی چاک کە بەکردەوەی دروست و دادپەروەرانە گەیشتووە دەسەڵات و هێزی خۆی بۆ یارمەتی خەڵک و چاکترکردنی ئاسایشی گشتی خەڵکان بەکاردێنێ کاری وەهاش بۆ هەمووان چاکەی لێ دەکەوێتەوە بە تایبەتی بۆ خۆی. ئەم بە 6 بە کۆتا هات. نە لە بەدەستهێنان شاد بە نە لە نەبوونی نیگەران بە ئەوەی کە مرۆڤ لە ڕادەبەدەر بایەخی پێ بدات دەبێتە هیچ. تۆ نە بەرهەمی خۆتی و نە کەم و کوڕیش لە خۆتەوەیە بەرهەم و کەم و کوڕی لە دەرەوەی تۆیە. شتگەلێک کە بۆ ڕۆح و گیانی جاویدانت بێمانان سەرجەمی ئەو بەرهەم و کەم و کوڕیانن کە لە کاتی مردن کۆتاییان پێدێت تەنانەت چرکەیەک بیری لێمەکەوە مەرگ هەموو کات بەگوێچکەتە دەچرپێنێ خەریکی ژیان بە خەریکە نزیک دەبمەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. بەگشتی وەک کۆسپێک لە دژایەتی دەڕوانرێ بەڵام پیاوی زانا لە دژایەتیدا سوود لە بەرژەوەندیەکانی وەردەگرێت. پیاوی جێل لە کاتی بەڕەنگاربوونەوەی لەگەڵ دژایەتی بێخەبەر لە یاساکانی گەردوون گلەیی لە بەختی خۆی دەکات و سەرزەنشتی خەڵکی دەکا و دەسەوەستان دەمێنێ. پیاوی زانای ئاگا بە یاساکانی گەردوون سوود لە دژایەتی وەردەگرێ تا خۆی خاوێن بکاتەوە کردەوە چاکەکانی هەوراستر بەرێ دژایەتی ناخی خۆی دەکات لە ڕێگای ئەم دەروونبینیەوە بۆ ئەو دژایەتە دەرەکەی دەبێتە دەرفەتێک بۆ پڕتوانایی و پەروەردەکردنی دەرونی کارەسات هەلێکە تا بەهێزتر بێ. پیاوی بێهاوتا لە هەر کارەساتێکی هێندەی گەردیلەیەکیش قازانجی خۆی دەکا لەم ڕێگەیەوە دەست بە هێزێکی بەرفراوانەوە بگرە ئینجا دەبینی کە بە شێوەیەک بەرەو مەبەستەکانتان هەنگاو دەنێن وەک ئەوەی سواری ئەسپی باڵدار بووبن. ئەم بە 6 بە کۆتا هات. هەر کات چاکە دەبینی بیکە بە سەرمەشقی خۆت ئەگەر دەزانی کە مکورتیت هەیە خۆت ساغ بکەوە. خۆپەروەردەکردن بەختی لەبار و سەرکەوتن و شادومانی لێ دەکەوێتەوە چونکە پیاوی زانا لەم ڕێگایەوە بەها درەوشاوەکانی خۆی خاوێن دەکاتەوە وەک زێڕەنگەرێک چۆن ئەڵماسەکانی خاوێن دەکاتەوە. بەردەوامی ئەم کارە لە کۆڕی بەختەوەران بۆ خاوەنەکەی دەبێتە بەختی گەشاوە. ئەم بە 6 بە کۆتا هات. ئاوەزوو هەستپێکەوە کۆنابنەوە. کاتێ تووڕەیی یان شەهوەت یان بێزاری یان ئەوین مرۆڤ دادەگرێ شیرازەی بیرکردنەوە و توانای لێکدانەوەی لەدەست دەدات. تەنیا کاتێک کە بتوانن دوو هەنگاوێک لە خۆتان دوورکەونەوە و لە خۆتان بڕوانن ئینجا دەتوانن لە هۆگریتان بۆ دیاردە هەستیەکان خۆتان دەرباز بکەن و بیرکردنەوەی قوڵ مسۆگەر بکەن. ئەم بە 6 بە کۆتا هات. ڕێبازی بان پیاو ژوەر پیاو دڵخۆشی و بیرکردنەوەی قوڵە. پیاوی زانا دڵ بە ئەندێشە دەدا چونکە دەزانێت دوای سەرکەوتن داکەوتن هەیە. سەرجەم مرۆڤەکانیش بەو جۆرە نین کە دەبێ وابن. لەم ڕووەوە دەبێ کاتێ هەڵسوکەوت لەگەڵ خەڵکانی تر دەکەین دووربین و وردبین بین. لەگەڵ ئەمەش دووربینی نابێتە هۆی ئەوەی تۆز لەسەر شادیەکانمان بنیشێ لەبەرەوە ئاشکرایە ڕۆڵەی نەمر ڕەحمەتی گێردوونە. ئەم بە 6 بە کۆتا هات. هەموو شتێک لە دەستی مامۆستای لێزان دەوەشێتەوە. ئەو دەتوانێت بۆ هەموو کەسێک و هەموو شتێک کارێک ببینێتەوە. لەم ڕووەوە هیچ شتێک بە فیڕۆ نادات بەردەوام لە چالاکیدایە ڕێز بۆ هەموواندا دەنێت لەم ڕووەوە هەمووان خۆشیان دەوێ. ئەم بە 6 بە کۆتا هات.
ڕەوشتی جوان تەنانەت کار لە خەڵکی لاساریش دەکات. ئەگەر ئێوە لێ نەگەڕێن توندوتیژی خەڵکانی تر هێمنی ڕەفتارتان خەوشدار بکاتن، ئەوە نەرمی و جوانی ڕەوشتی ئێوە دەیان گۆڕێ. ئەم بەشەش بە کۆتا هات. زانایی پێ دەڵێ کە هیچ شتێک بە زۆر وەدەست نەهێنی، ئەوەی بە زۆر وەدەست دێ دەبێ بە زۆر بپارێزرێ. ئەم چالاکیە بەردەوامە هێزی مرۆڤ لە کار دەخا. خەڵکی تر دەکەونە لۆمەکردنی و لە ئەنجامدا دەبێتە هۆی پەشیمانی. ئەمە یاسای سروشتە کە ئەوەی بە زۆر دەوەستێنرێت ئەنجامێکی باشی لێ ناکەوێتەوە. ژوەر پیاو قەت ئەوەی ناوێ، ڕەنگە وادەر بکەوێ ئەوەی بە زۆر وەدەست دێ بەرژەوەندی کاتی بەدواوەیە، بەڵام دوا ئەنجامێکی خراپی لێ دەکەوێتەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. دەبێ لە بەرزایی بڵند هیممەت بی و چاو لە هەڵەی خەڵکی بپۆشیم. بەو شێوەیە کە ئاو هەموو شتێک خاوێن دەکاتەوە، ژوەرپیا و هەڵەی تاوانبار و تەنانەت گوناهی خیانەتکارانە دەبەخشێ، بەم جۆرە گەرەنتی بە سەرکەوتنی خۆی دەدات. بێدەسەڵات ناتوانێت لە هەمبەر ویستی سەرزەنشت و لۆمەی ئەویتر خۆڕاگر بێ. بەم کارە بێزاری و دوژمنی بۆ دروست دەبێت، فەزای خۆشی و شادی بەم کارە هەلی سەرکەوتنی خۆی لەناو دەبات. ئەم بەشەش بە کۆتا هات. لە کاتێ تێهەڵچوون لەگەڵ ئەویتردا دروست ئەوەیە وەها شەفاف و هێزمەند بین کە بەشی ئاشتی تێدا بهێڵینەوە. لە کاتی تێهەڵچوون لەگەڵ ئەویتردا بەردەوام لە مەترسیدای، چونکە بەرامبەرەکەت بە شوێن زەبروەشاندندا دەگەڕێ. لێرەدا لە نیوەی ڕێگا دیتنەوەی دەرفەتێک بۆ کۆتایی هێنان بەو ناکۆچە شەڕ دەکاتە ئاشتی و تەبایی. ئەمە کردەوەیەکی عەقڵانەیە و ژوەرپیا و بە ئاگاهی لەوەی سەرکەوتنێکی مەرزن وەدەست دێنێ، بە پیری وەها دەرفەتێک دەچێ، درێژەی ناکۆکی تا ئەنجامێکی تاڵ بەرهەمی ناحەز و خراپی لێ دەکەوێتەوە، چونکە بە مانای درێژەدانی دژمنداریە. ئەم بەشەش بە کۆتا هات. دژایەتی و پارادۆکس لە دەرووندا ڕێژەی زاڵبوون بەسەر مەترسیەکانی دەرەوە کەم دەکاتەوە. لە کاتی ئەنجامدانی کاردا دژایەتی و پارادۆکسی دەرونی تاک بەرەو دوودڵی دەبات. ناکۆکی دەرونی گروپێک دەبێتە هۆی ئەوەی تاکەکان بە یەکگرتووی نەجوڵێنەوە. لە هەردوو حاڵەتدا دژایەتی لاواز دەکات. لە کاتی دژایەتیدا دەبێ کاری پڕ مەترسی ئەنجام نەدرێ، چونکە سەرکەوتن پێویستی بە هێزێکی یەکگرتوو هەواهەنگ هەیە. ئەم بەشەش بە کۆتا هات. بێدەسەڵات لە نامیهرەبانی و ناداتپەروەری شەرمەزار نابێ. بێدەسەڵات لە حاندی بێ ئینسافی و نامیهرەبانی خەیاڵی ئاسوودەیە و بە حکمی یاسای سروشت ڕەنج دەدات، بەڵام نازانێت کە خۆی هۆکاری ئازاری خۆیەتی. ژوەرپیا و لە کردەوەی نامیهرەبانانە و دادپەروەرانە لەلایەن خۆی یان ئەویترەوە شەرمەزار نابێ، بەهۆی یاسای سروشت لە بەختی گونجا و شادی چێش وەردەگرێت. ئەم بەشەش بە کۆتا هات. لەبەرکردنی جلی کۆنەی خۆت چاکترە لە بە ئەمانەت وەرگرتنی جلی خەڵکی. چاکتر وایە مرۆڤ بە پێیان بڕوات تاوا بنوێنێ سواری گالیسکەیەکە کە هی ئەو نییە. ئەگەر لە کاتی پێویستی خۆت وەک دەسەڵاتدارێک نواند، ئەوە کەسێک بەهاناتەوە نایەت، چونکە وابیر دەکەنەوە پێویستتان بە یارمەتی نییە. ئەوان وا دەزانم بە یارمەتیدانتان ئێوە پێتان وایە بەهاتان لەدەست دەدەن. بۆیە وەک دارا و دەوڵەمەند خۆنیشاندان لە کاتی تنگانەدا لای خۆشتان ڕێستان ناهێڵێ، چونکە دیتنی کەسێک کە لەگەڵ خۆی درۆ دەکات لە لای خۆتان ڕێزی خۆتان لەدەست دەدەن. ئەم بەشەش بە کۆتا هات. ژوەرپیا و بە ئاشنابوونی لەگەڵ گوتە و کردەوەی پێشینان کەسایەتی خۆی بەهێز دەکات. بە فێربوونی وتەیە کە لە ئازموونی سەدە زۆر سەربڵندەکانەوە بۆمان ماوەتەوە فێری حکمت دەبین. باگاداربوونمان لە کردەوەی قارەمانە دێرینەکانمان ئیلهام وەردەگرین. هەر کات زانایی و ئیلهام یەک بگرنەوە دەگەینە بەختەوەری درۆڤانی و سەرکەوتنی سەربەرزانە. ئەم بەشەش بە کۆتا هات. بۆ ناسینی ئەوی تر دەبێ بزانین چ شتێک سەرنجی ڕاکێشا و کام لایەن لە خۆیدا پەروەردە دەکات. هەرکەس بە زمانی خۆی دەناسێ بە جلوبەرجی چۆنێتی کاردانەوەکانی لەمانە ڕووداوەکان و ئەوەی کە دەیخوێنیتەوە و چاوی لێ دەکات، هەروەها لە ڕێگای شێوەی ژیانیەوە تێگەیشتن لە مەبەستەکانی بەڕوانینمان بۆ هەر کەسێک دەتوانین بزانین چۆن مرۆڤێکە. ئەم بەشەش بە کۆتا هات. دوا بە دوای زاڵبوونی دەرونی بەسەر گرفتێکی وزە پرۆکێندا بە شێوەیە کار دەکەیت کە دەرەنجامەکەی بەختەوەری دەبێت. زاڵبوون بەسەر کێشەیەکی تاقیکەرەوەی توانە ئەم ناسینە سەرەتای کێشەیەکە کە هەلێک بوو بۆ گەشەی تاک لە کاتی چارەسەرکردنی کێشەکە. دەبێت ئەوە فەرامۆش نەکەین کە ئەو ڕێگا چارەیەی ئێوەی گەیاندە دۆخێک کە زۆر باشترە لە قۆناغی پێش کێشەکە، یان ئەوەی لە هەلەیەکی
پڕ مەترسی دوورخستۆتەوە ئەم تێڕوانینە دەبێتە هۆی ئەوەی دەست بۆ هەر کارێک بەرین سەرکەوتوو دەبین. ئەم بە 6 بە کۆتا هات. ژوەرپیا و چاکە وەک پرەنسیپێکی تایبەتی و پتە و بەردەوام دەبینێ، نەک وەک ڕووداوێکی بەهەڵکەوت و جاربەجار. چاکەی ڕاستەقینە واتە ئەو مەبەستونیەتانەی هەمیشە سوودمەند و قەت ئازار بە کەس ناگەێنن. بۆ پاراستنی مەبەستە چاکەکانتان پێویستە هەمیشە لەسەر بڕیارەکانتان سوور بن کە ڕێگای ژوەرپیا و لەبەر بگرن و بەردەوام بۆ چاکردنەوەی ڕەفتاری خودی خۆتان تێکۆشن، بۆ مانەوە لەسەر تێکۆشانتان لە دەروونتاندا سەرچاوەی ئەو شادومانیە ببینن کە هەموو ڕۆژێکتان پڕ لە شادی و کامەران دەکات، چونکە بەدڵنیاییەوە بە دوایدا خۆشبەختی و سەرکەوتن دێنێت. ئەم بە 6 بە کۆتا هات. خۆ هەڵکێشان بەسەر دۆست و ئاشنایان بەهۆی دەسەڵات و سامان و پێگە و سەرکەوتنەوە بەدڵنیاییەوە ڕەزاگرانی و بەدبەختی بەدواوەیە. خۆ هەڵکێشان نیشانەی هەستکردن بە سوکایەتی و نائارامی و بچووچیە. ژوەرپیا و ئەوەی کە هەیەی بە تەواوی دەزانێ و بێفیزانە دەجوڵێتەوە لە هەموو لایەکەوە گەرەنتی بەختەوەری بەردەوام بۆ خۆی مسۆگەر دەکات. ئەم بە 6 بە کۆتا هات. کاتێ خۆمان فێر دەکەین باشتر وایە خوغدەی نالەبار بنبڕ بکەین و بە خوغدەی بێزیان دەست پێ بکەین. ئەگەر هەوڵەکانتان سسترە لەوەی بتوانن بەسەر خوغدە زیانبەخشەکانتان زاڵ بن، داهاتوتان دەبێتە هیچ. بەو هۆیەوە کە دەکرێت خۆشیەکاتیەکان ئاوێتەی خوغدەی نالەبار بن، دەبینین لە پاش ماوەیەکی درێژ بە هیلاک چوونە و لە ماوەیەکی کورتیشدا لە ئەرکەکانتان سست دەبن. کێشەیەکی درێژمەودا لە باتی خۆشیێکی کورتمەودا سەودایەکی باش نییە. خۆ لە شەڕی خۆی نالەبار دەرباس کردن. پێویستی بە بڕیارێکی تونت هەیە، بەڵام بەم کارە دەسەڵات و هێز و ژیانی باش دەوەستێنن. ژوەرپیا و هەموو کاتێک وشیاری نەریتی خۆیە بۆ سەرکەوتن بەسەر خوڕەوشتی نالەبار، وا چاکە ماوەیەک نەریت و خوی بێ ئازار پەیڕەو بکەن. خۆ ئەگەر گوشارێکی زۆریش بخەنە سەر خۆتان، ڕەنگە بەمەبەست نەگەن. ئەم بە 6 بە کۆتا هات. خۆخستنە دەست حەز و ئارەزوەکان پەستی لێشین دەبێ. بێبیرکردنەوە هەڵوەستە دەکەوینە شوێن هەوای دڵ. گەرچی دەبێت لە سێ لایەنەوە خۆمان کۆنتڕۆڵ بکەین. یەکەم، نابێ بەپەلا بە شوێن کەسانێک بچین کە دەمانەوەی کاریگەریمان لەسەریان هەبێت. ئەگەریش بزانین کە دەستپێشخەری لەلایە ئێمەوە سەرکەوتو نابێت، ئەوە دەبێ ڕاوەستین. دووەم، نابێ بە تەواوی ملکەتی کەسێک بین کە لەژێر فەرمانی داین. سێیەم، دەبێ ئەوەمان لاڕوون بێ کە کاردانەوەمان بەرامبەر حاڵەتە دەرونیەکان چۆن بێ و بزانین کە یەکێک لە دیارترین ئازادیەکانی مرۆڤ ئەوەیە کە لە کردەوە پڕ وەسوەسەکان دوور بکەوێتەوە و خۆتان بەهێز بکەن بە ڕوبەڕووبوونەوەی حەزەکانتان ڕێگای کردەوەی عاقلانە بگرن، ئەگەر چی دژوارە. بەڵام ئەگەر دەتانەوێت چارەنووسی خۆتان لەدەست خۆتان بێ، ئەمە شتێکی گرنگە و بە سەرکەوتن و خۆشبەختی کۆتایی دێت. ئەم بە 6 بە کۆتا هات. بۆ چێژوەرگرتن لە ژیانێکی پڕواتە و بەدیهێنانی دەستکەوتی نەمرانە، دەبێت خۆڕاگریەکی پتە و لە دەروونتانە دروست بکەن. خۆڕاگری بەهێز واتە بەردەوامیدان بەڕێگا، سەرڕای ئەوەی کۆسپ و ئازار و ماندوێتی و ململانێ و دژواری تێدایە. خۆڕاگری واتە درێژەدان بەڕێگا تا گەیشتن بە مەبەست. ڕاوەستانە ئەو کەسەیە کە لە هیچ شتێک پرسێتەوە پێویست نییە کە بڵێ ئەگەر خۆڕاگری لە دەرونی خۆ قایم بکەین، دەتوانن بە هەموو مەبەستێک بگەن، بەسەر هەموو کۆسپێکدا سەرکەون و ڕوبەڕووی هەموو بارودۆخێکیش دەبنەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر بە دوای سەربەرزی دەگەڕێی، با بیرکردنەوەت سەخت و وشک نەبێ. هەمیشە بە پێی ڕۆژگار و گۆڕانەکانی درێژە بەژیان بدەم. ئەو یاسا جیهانیەی کە گۆڕانکاری بەردەوام وەدی دێنێ، ئەوە نییە تەنها خۆی بگۆڕێ. کاتێ ناسازگاری و ناڕێکی هەموو شتێک دەگۆڕێ، ئەمە بانکێشتی کارە ساتە. ئەمە بۆ سەربەرزی مرۆڤ شتێکی گرنگە کە ڕێڕەوێک بۆ خۆی هەڵبژێرێ و ڕەفتارەکانی خۆی پتە بکە کە هەموو ڕەوشتێکی کاتیانە دەبێتە مۆدی ڕۆژ، بە شێوەیە کە بۆ ئەم لاوە ئەو لای نەبات. بەڵام ئەمەش گرنگە کە مرۆڤ ئاگای لە گۆڕانی بارودۆخ و هەلومەرجەکانی هەبێ و پێویستە ئەندێشەی وەها سازگار و کراوە بێ کە لەگەڵ گۆڕانکاریەکان هەواهەنگ بێت و وشکی و سەختگیری دۆڕاندنی بەدواوەیە و خۆ گونجاندنیش سەرکەوتن. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر لە کۆششدا زیادەڕۆیی بکەی، لە ئاکامدا لە هیچ کارێک سەر ناکەویت.
خۆگەیاندنە بەرزاییە نوێیەکان جێگەی ڕێزە. لەم ڕێگەیەوە دەتوانن خۆتان بەهێز بکەن و سەرکەوتنی زیاتر وەدەست بێنن، بەڵام بۆ چەند ئامانجێکی ناواقیعی و دوورە دەست هەوڵ بدەن. ئەوە کارەسات و دۆڕانی لێ دەکەوێتەوە و لەوانەشە ئەوەی کە هەتانە لە دەستی بدەن. ژیر ئەوەیە زیاتر لە توانای خۆی خەرج نەکات و بە هەڵسوکەوتی گەوجانە هێزی خۆی بە فیڕۆ نەدات. بەم جۆرە لە تەواوی تەمەنی چێژ لە سەرکەوتنەکانی وەردەگرێت. ئەم بەشەش بە کۆتا هات. بەرهەمی ترس و هومێد ئارامی و دڵنیایی دەرونیە. کاتێ هومێدمان بە شتێکە ترسێکی نادیارمان هەیە، نەوەک ئەو شتە ڕوونەدات کە هومێدی دەکەین. لە ترسیشدا هومێدێک هەیە کە ڕەنگە ئەوەی وا لێی دەترسین ڕوونەدا. ژوەرپیا و هەموو شتێک بە قازانجی خۆی هەڵدەسوڕێنێ. ئەو دەزانێ هەرچی لەو بارەیەوە دێتە پێش لە قازانجی ئەوە. هیچ کامێک لەو دوو حاڵەتە نەگۆڕ جێگیر نین. ڕاوەستان لەسەر ترس و بە هومێدبوون وەک بڵاوبوونەوەی لۆکەیە بەسەر دەریاوە کە هوروژمی ترس و هومێدەکان سەرۆخواری دەکەن. ژیان بەپێی بنەماکانی ژوەرپیا و بێگومان گەرەنتی چارەنووس و سەرکەوتن و بەختیاری تێدایە. دەکەواتە بە بڕوا بوێر و بەو دڵخۆش بە بەوەی هەموو شتێک ڕێکە جیهان زۆر قوڵترە لەوەی تۆ بیری لێ دەکەیتەوە، چونکە ئەو ئاسایشی تۆی لە بەرچاو گرتووە. ئەم بەشەش بە کۆتا هات. ئەگەر هەمیشە بە پەلە بن ناگەنە ئارامی دەرونی. ئارامی دەرونی واتە ئارامی گیان و هێوری بیر. خاوەنی هزری ئارام دەتوانێت دوور لە چێشمەچێشم کار بکات، لە مرۆوە هەڵەیەک ناکە. کەچی پەلەپەلی بەردەوام و وجودتان نابوت دەکات و ئارامی بەڕێستان دەشێوێنێ و لۆز دەخاتە سیماتانەوە. لە پەلەکردنتان کەم بکەنەوە، بە متۆدی ژوەرپیا و لەگەڵ خۆتان هەڵسوکەوت بکەن، ئەو کات هەموو شتێک بە بەرەکەتی یاساکانی سروشت وەدەست دێت. ئەم بە شەش بە کۆتا هات. کاتێ ڕوبەڕووی کۆسپی سەرسەخت دەبیتەوە گەڕانەوەت باشترین کارە. ئەگەر زیاد پێ لە ململانەیەکی گەورەتر لە تواناکانی خۆتدا بگری، ئەوە تواناکانت دەخەیتە مەترسیەوە. دەشێت هەلێک بۆ قەرەبووکردنەوەی دەست نەکەوێ. گەڕانەوە مانای دەستکێشانەوە لە خەبات نییە، بە مانای پاراستنی سەرچاوەی هێزەکانتە و بۆ بەدیهێنانی دەرفەتێکە کە تێیدا تەکبیری نوێ بکەی. گەڕانەوە دووبارە ئەگەری خەباتێکی دیکە دەداتێ، خەباتی دووبارەش سەرکەوتنی تێدایە. ئەم بەشەش بە کۆتا هات. دەسەڵات لە خۆگونجاندن دەردەکەوێت. سەرۆڕۆیەکی ستەمکار و خاوەن دەسەڵات کە بۆ چەسانەوەی خەڵکی سوود لە دەسەڵاتەکەی وەردەگرێ کەس خۆشی ناوێ. ئەوانە ژینگەیەکی ناخۆش دروست دەکەن کە دەبێ خۆشیان تێیدا بژین. لە کاتێکدا زانای خاوەن پلەپایە بەهۆی ڕەوشی خۆگونجاندن و نەرمیەوە دەناسرێت. دەسەڵاتی ئارام نە بێزاری لێ چێ دەبێ و نە بەرهەڵسکار. ئەم کارە ڕێگەی گەیشتن بە مەبەست و گەشەی دەسەڵاتەکەی ئاسان دەکات. ئێوەش بە لەبەرچاوگرتنی ڕەوشی زانای خاوەن دەسەڵات ڕێگای خۆتان لوس و تەخت بکەن. ئەم بەشەش بە کۆتا هات. ژوەرپیا و تەمەنێک بۆ پەروەردەکردنی خودێکی بەهێز تەرخان دەکا و بەم شێوەیە تەمەنێک لە بەختەوەری و سەرکەوتن چێژ وەردەگرێ. درەختێکی چیایی بەپێی سروشتی ڕوانی خۆی بە سستی نەشونما دەکا، بەڵام ڕێگەکانی زۆر بە پتەویل لە زەوی قایم دەکات. خۆپەروەردەکردنی مرۆڤیش بەم شێوەیە، بە شوێنەیی و بە ئارامی، بەڵام لە سەربناغەیەکی چەسپا و پتە و ئەگەرچی پێگەیشتنی بە هێواشی جدیەت و خۆراگریەکی زۆری گەرەکە کە دەبێتە هۆی ئەوەی پێگەیشتنەکە نوشستی نەهێنێ. کەواتە ئەگەر ئەم چالاکیە بە سەرکەوتووی ئەنجام بدەی، تەمەنێک لە شکۆ و سەرفرازیەکی گەورە بەسەر دەبن. ئەم بەشەش بە کۆتا هات. لە کاروباری ماڵێدا کاتێ ئاسایش وەدیدێ کە داهات و خەرجی هاوسەنگ بن. هەرگیز بە نیازی قەرز یان لە حاڵەتێکی مەترسی زیاتر لەوە خەرج مەکە کە هەتانە. خەرجکردن لە ڕوانگەی پەندەوە دیلیە. هەرچەندە لە دوای دەوڵەمەندی تنگانە بێت، ژوەرپیا و لە کاتی دەوڵەمەندی خۆی بۆ کاتی تنگانە ئامادە کردووە. هەموو کاتێک بەقەد ئەوەی هەتا خەرجی بکەن. ئەگەر سەرجەم ئەوەی هەتانە خەرجی بکەن، دیسان لە کاتی پێویست و چاوەڕوان نەکراودا بەدەست بەتاڵی دەمێننەوە، وەها پرۆگرامێکی لاواز دەبێتە هۆی داڕمانی ئارامی ماڵ و نزیکبوونەوە لە کارەسات. ئەم بەشەش بە کۆتا هات. شەرمت بە ژیانی سادە و دەستکورتی نەبێ. سادەیی نیشانەی ژوەرپیا و خۆدەرخستن نیشانەی پیاوی نەفز نزمە. ئەگەر دەتەوێ وەکو هەموو مرۆڤەکانی دیکە بژی، ئەوە پێویستت بە خۆهەڵکێشان و لافلێدان و فڕوفێڵ نییە. ڕازگۆیی و دڵسۆزی بەسە. ڕێزگرتن لە بەرامبەر بەهای خەڵاتڕەوا نییە. ئەوەی گرنگە ئەو هەستەیە کە لەو دی و خەڵاتەکەیەوە، چونکە بەهایەکە لە ناخی خەڵاتەکە نییە، بەڵکو لە چاوی خەڵات وەرگرەکەدایە. ئەم بەشەش بە کۆتا هات.
لەگەڵ شەڕانگێز سازش ناکرێ. هەندێک جار بۆ کۆتایی هێنان بە شەڕ دووڵ دەبین لەوەی کە لەگەڵ شەڕانگێزان ئاشتبوونەوە لەگەڵ شەڕانگێزان کارێکی هەڵەیە، چونکە بۆ ئەوەی ئێمە کۆتایی بە شەڕ بێنین پێویستە خودی شەڕانگێزان بنبڕ بکەین. باشترین شێوە زاڵبوون بەسەر شەڕانگێزان ئەوەیە هانا بۆ چاکەکردن ببین. بچووکترین لادان لە ڕێگای ژوەرپیا و کەوتنە سەر ڕێگای بەستەکانە. هەنگاونان لە ڕێگەی بەستەکانیش بێشک بەرهەمی بێکەڵکی لێشین دەبێت. ئەم بەشەش بە کۆتا هات. لە کاتی هەڵبژاردندا ئازادانە شتێک هەڵنەبژێرن، هەموو کاتێک هێزێکی ڕەمزی ئیش دەکات تا ئەوانەی وەگیەکن لە دەوری یەکتر کۆبکاتەوە. هەڵبژاردننی ئازادانە لەسەر بنەمای سەروەری تاکەکەسیە و گوێناداتە یاسا و بنەماکانی ئەم کارە. کاتێک کۆ دەبنەوە هێزە ڕەمزەکان ئیشی خۆیان دەکەن تا ئەوانەی لێک نزیکن لە دەوری یەکتر کۆ دەبوونەوە. ڕەنگە کەسانێک هەبن کە نەخێوێ نازەوق و سەلیقەی ئێوە لەگەڵ ئەوەش گەورەترینی کاری چاکە و بەسوودەکان لەلای ئەوانە. لەم کاتەدا باشتر وایە بە هزرێکی کراوەتر سیر بکەیت. هێندەش پێویست ناکات کە بە شوێن ئەو کەسانەدا بگەڕێیت کە خۆت دەتەوێت. ئەم بەشەش بە کۆتا هات. لێ نەگەڕێن ڕێوان ڕێنیشاندەر لە ڕێگەی خۆتان لاتان بدات. مەبەست لەم ناونیشانەی سەرەوە ئەوە نییە جێ بە ئامۆژگاری مرۆڤی چاک نەدەن. مەبەست پشتگوێخستنی ئامۆژگاری باشی مرۆڤی چاک نییە، بەڵکو دەبێت عەقڵی خۆشتان ئیش بکات کە لە خۆ بپرسن ئایا ڕێگەی ئەو ڕێپیشاندەرە بۆ ئێوە باشترین ڕێگایە یان ڕێگەیەکە بەرەو سەربەرزی. ئەم بەشەش بە کۆتا هات. ئەوەی لە مێشکدا کۆ دەبێتەوە لە جەستەدا خۆی نیشان دەدات. زەینی مرۆڤ هەڵخێنەری واقعەکانێتی، ئەوەی کە لە هزرتان ئەنباری دەکەن بە شێوەیەک لە شێوەکان لە ژیانی ڕۆژانەتاندا ڕەنگ دەداتەوە. ئەگەر نیگەرانی و گوشار لە زەینتاندا هەڵبگرن ئەوە خۆیان بە شێوەیەکی ناکۆک و ئێشی جەستەیی پیشان دەدەن. ئەگەر ڕێزگرتن و شادومانی لە زەینتاندا هەڵبگرن ئەوە خۆیان بە شێوەیەکی ساغی درەوشاوە و ڕوخسارێکی گەشت لە ژیانتاندا دەدرەوشێنەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. ئەوانەی بە شێوەیەکی یەکلاکەرەوە بەرەو چارەنووسی خۆیان هەنگاو دەنێن تەنها ئەو کەسانن کە ئامادەن لەگەڵ چارەنووسی خۆیان بکەونە ململانێ. بەڕەنگاربوونەوە لەگەڵ چارەنووسی خۆ لەبەر بڕیارێکی حەتمی واتە تۆ ئامادەیت بەسەر هەموو ئەو شتانە زاڵ بیت کە چارەنووس دەیانهێنێتە سەر ڕێگات، واتە خۆت ناخەیتە ژێر کێفی دڵەڕاوچێ و گەوجێتی و لە ڕەوتی هەڵبژاردەی خۆت وەرناگەڕیت. تەنیا ئەو مرۆڤە بەتوانا و بوێرە دەتوانێت لە هەمبەر چارەنووسی خۆیدا ڕاوەستێ کە بەرامبەر سەرجەم کۆسپەکان خەبات بکە. بڕیاری حەتمی ئەو تاسەر دەبێتە پشتیوانی درێژەدانی خەباتەکە. ئەم هێزە یان بوێریە خۆی بە شێوەی وەرگرتنی کاروبار بۆ جۆرێک کە هەن پیشان دەدات بێ ئەوەی تۆسقالێ خۆفریودان یان وەهمی تێدا بێت. تەنیا ئەو کات نۆرێک لە ڕووداوەکان دەڕژێ کە بەهۆیەوە بتوانێت شتێکی بەختەوەری ببیندرێ. بەڵێنی پشت ئەستور بەکردەوە دەبێتە هۆی هاتنەتی ئەو پێشاتانەی دەمانویست. مرۆڤێکی ئامادە بەم بەڵێنە دەتوانێت بە هەموو مەبەستێک بگات. ئەم بەشەش بە کۆتا هات. بوختان خامۆش دەبێت. ئەگەر بە پەرچەکردار نەیگەشێنینەوە خۆ ئێمە دەتوانین تا کۆتایی تەمەن وەکو بەرگری لە خۆکردن لەگەڵ ئەو کەسانە بجەنگین کە لە پاشملە قسەمان بۆ هەڵدەبەستن. کەچی باشتر وایە لەم حاڵەتەدا هەرچ خەریکی کاری ڕۆژانەی خۆمان بین کەواتە ئێمە بە خۆمان خۆراکیان پێدەدەین. خۆ ئەگەر ئێمە بایەخمان بە قسەکانیان نەدا و خۆمان لێ لە جێلیدان ئەوە بۆ خۆیان بێدەنگ دەبن. چاکترین شێوەی بەڕەنگاربوونەوە لە دژی بوختان و قسەی پاشملە وەک ژوەرپیا و کە ژوەرپیا و پێی وایە لێ بگەڕێن با کردەوەکانمان لە جیاتی ئێمە وەڵامیان بدەنەوە. ئەم بەشەش بە کۆتا هات. لە ڕێگەی بەختەوەریدا کاتێک نزیبوونەوە لە ئامانج ئاگادار بە کە سەرخۆشی سەرکەوتنەکەت نەبێ. ئەگەر ڕێگا بە خۆتان بدەن کاتێ لە سەرکەوتن نزیک دەبنەوە زیادەڕۆیی لە شادگێڕان بکەن. لە هەمبەر هەندێک وردەکاری و کاروباری هەستیاردا بێ هەڵوێز بن و بەو هۆیەوە سەرکەوتنەکانتان بە تەواوی وێران بکەن. لە کاتی سەرکەوتندا دەبێت تونند و ئارام بمێنینەوە و بۆ پاراستنی ڕەوش و شێوە ڕەفتارێکەوە بەرەو سەرکەوتن دەبات. بە ئاسایش و ئامانەوە بە مەبەستەکەتان دەگەن. ئەم بەشەش بە کۆتا هات. ئەگەر بەهاو تایبەتمەندیە باشەکانی خۆتان لەبەرچاو نەگرن ئەوەندەی پێناچێت لە چاوی دۆست و هاوسێکانتان حورمەتێکتان نامێنێ، کەس بۆ لاتان نایەت و چیتر کەس بیرتان لێ ناکاتەوە. بە پەرەپێدانی بەهاو تایبەتمەندیە باشەکانتان لە بایەخ و بەهای دەروونتان دڵنیا بنەوە، وەک هەڵقوڵانی بێکۆتایی ئاوی ڕوو لە کانیاو تا بەهرەکانتان بۆ لای ئێوە بێ. هەرچی زیاتر کانیاوی دەروونتان هەڵقوڵێ زیاتر دەمێننەوە و سامانتان زۆرتر دەبێ. ئەوانەی کە لەم پەیامە بگەن لە گەوهەری بە گرانتر و بە نرختر دەزانن. ئەم بەشەش بە کۆتا هات.
ئەگەر بڕیارتان یەکلاکەرەوە بێ و ڕێگای ژوەرپیا بگرن شوێن کاتەکانتان هەرچۆنێ بێ دەتوانن لە ژیانتانە سەرکەوتوو بن. دەرفەتی وەدەسێنانی سەرکەوتن بێشومارن، تەنانەت کەسانێک کە بەدەستی بەتاڵەوە دەست پێ دەکەن سەر دەکەون، بەڵام باشترین دەرفەتەکان لە دەستی ئەوانەی کێشایەن نین. دەبێتە هیچ پێویستی وەدەستێنانی سەرکەوتن و سەرفرازی پەرەپێدانی هێز و توانا و بەردەوامی وەک تایبەتمەندێکی پتە و بە پەیڕەوکردن لە ڕێبازی ژوەرپیاوەوە بەم کارە بەختەوەری وەک هەڵفڕینی هەڵۆ تەکان دەدات و بەرەو ڕوود دێت. ئەم بە 6 بە کۆتا هات. بۆ گەیشتن بە ئارامی گیان پشودان و جوڵە پێویستە بەپێی کات بە دوای یەکدا بین. گەیشتن بە ئارامی گیان ئەو هەڵە دەرەخسێنێ کە لە هەمبەر وەرگرتنی پەیامە نادیارەکانی جیهانی دەوروبەر هەستیار بین. ئەم کارە لە جێگای خۆی ڕێگە لەوە ناگرێت کە لە ژیاندا بە شێوەیەکی هێمن بجوڵەینەوە و هەمیشە هەر لە هەوڵدان و پەلکوتاندا بمێنینەوە. کارکردن بە پێی ویستی ڕۆژگار هەواهەنگی دروست دەکات، بەڵام ئەگەر لە کاتی کاردا لە جێی خۆتان بە بزون و دەرفەت لەدەست دەدەن و ئەوەی بەدەستێنانی ئاسان بووە ئێستا دژوار بووە، یان ئەگەر لە کاتی پشوداندا تۆ کار بکەی ئەوە لە کاتی پێویست ئامادەگیتان نییە. ژوەرپیا و سەرەتا بە دڵنیایی دەرونی دەگات هەر کەس بەم شێوە قوڵانەوە کارێکی بکات هەڵە ناکات. ئەم بە 6 بە کۆتا هات. کاتێ چاوەدێری و جەختکردنەوە دەکەی بۆ ئەوە هەوڵ دەدەی تا بەرهەمێکت هەبێ، دەبینی بەرهەمێکی کرچ و کاڵت وەدەستێناوە. تێکۆشان بۆ گەیشتن بە بەشێک کە تەنها لە ئارامی و ئاسایشەوە پێی دەگەی بەرهەمێکی پێچەوانەی ویستی تۆی لێ دەکەوێتەوە، بۆیە دەبێ بە ئارامی دەرونی بگەی. ئینجا بە شێوەیەکی سروشتی دەتوانی بپڕژێتە سەر چاوەدێری و جەختکردنەوە، بەمەش دەگەیتە ئاکام و دڵخوازی خۆت بەدەست دێنی. ئەم بە 6 بە کۆتا هات. ژوەرپیا و تەمەنێک بۆ پەروەردەکردنی خودێکی بەهێز تەرخان دەکا و بەم شێوەیە تەمەنێک لە بەختەوەری و سەرکەوتن چێژ وەردەگرێ. درختێکی چیایی بە پێی سروشتی ڕوانی خۆی بە سستی نەشونما دەکا، بەڵام ڕێگەکانی زۆر بە پتەویل لە زەوی قایم دەکات. خۆپەروەردەکردنی مرۆڤیش بەم شێوەیە، بە شوێنەیی و بە ئارامی، بەڵام لە سەربناغەیەکی چەسپا و پتە و ئەگەرچی پێگەیشتنی بە هێواشی جدیەت و خۆراگریەکی زۆری گەرەکە کە دەبێتە هۆی ئەوەی پێگەیشتنەکە نوشستی نەهێنێ. کەواتە ئەگەر ئەم چالاکیە بە سەرکەوتووی ئەنجام بدەی تەمەنێک لە شکۆ و سەرفرازیەکی گەورە بەسەر دەبن. ئەم بە 6 بە کۆتا هات. ژوەرپیا و شتەکاتیەکان لە پرشەنگی شتە نەمرەکاندا دەبینێ. پێم وایە داهاتوێکی بەرفراوان لە پێشماندایە و ڕابردوویەکی بێکۆتاییشمان لە دواوەیە. پێمان وایە شوێنێک تکەتەیدا وەستاوین چرکەساتێکە کە ئێستای پێدەڵێن، واتە هێڵێکی ناسکتر لە تاڵەموویەک داهاتوو لە ڕابردوو جیا دەکاتەوە. لە کاتێکدا پێچەوانەی ئەمە ڕاستە، ئەوەی هەیە هەموو کاتێکیش بووە و دەمێنێتەوە. ئێستایەکی بێکۆتاییە، ئایا هەر کاتێک وەربگری ئێستا نییە؟ پیاوی ژیر دەزانێت چرکەیە کە ئێستای پێدەڵێن تەنیا شتێکە کەوا هەیە و بەس، کەواتە بەقەت خودی نەمری نەمرە و هەز بەوە دەکات. ئەوەی لەم ئێستایەدا ڕوودەدا ئەوەندا بێکەم و کوڕیە کە خودی نەمریش بەم تێڕوانینە خۆی وەک بەشێک لە نەمری و جوێدانی بێکەم و کوڕی دەبینێ. کەواتە ئێوەش تەواو بێکەم و کوڕین و هەر کەس مانای ئەم پەیامە وەرگرێ دەبینێ کە دەمە زوو تێپەڕبووەکان و مردوون وەک تەمەنێک لە هەوادا بزر دەبن. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر دەتانەوێت پەیوەندیەکانتان بەردەوام بێ با زەینتان جەخت لەسەر ئامانجێکی نەمرانە بکاتەوە. پەیوەندیەکان لە بەردەم ناکۆکێ و یەکنەگرتندا کە لەوانەیە ببنە هەوێنی دابڕان ئەگەر لە پێناو بەدەستهێنانی پەیوەندی نەمرەکان لە زەینتانە ئەم مەبەستە ڕاگرن و ئەم ئامانجە نەچەسپێنن. ئەوە دوور نییە و پێگەی هەتانە نەتوانێت پەیوەندیەکی بەردەوامتان بداتێت. تا پەیوەندیتان مانادار بێ دوور نییە شوێنی هەموو ڕۆژێکتان دابینکەری بەردەوامی یان نابەردەوامی پەیوەندیتان بێ. بەڵام ئەگەر بەڵێنتان پاراستنی بەردەوامی پەیوەندی بێ پێودانگێ دیاری دەکەن تا سەرجەم کردەوە بڕیارەکانتان لەسەر ئەو بنەمایە هەڵنرێ. بەم کارە لەو تەڵە و تاقیکردنەوەی کە لە پەیوەندە نزیکەکانتان دێنە بەردەمتان نەترسن، دوور نەکەونەوە و بەم جۆرە پەیوەندیەکانتان بەردەوام دەبن. ئەم بە 6 بە کۆتا هات. گەڕانی شێتانە بە دوای خۆشی قەت مرۆڤ بە مەبەست ناگەیەنێ.
مەبەستان هەرچی بێ ئەگەر مەبەستی هەڵبژاردن تاقی بکەنەوە دەبیننەوە ئامانجەتان هەڵبژاردووە چونکە دەتانزانی شادیتان بۆ دێنێ. ئەوانەی کە شێتانە بەدوای شادی خۆیان دادەڕۆن تەنیا کاتیانە هەستێکی چێژبەخش لە تاقیکردنەوەکان وەردەگرن بەڵام بە ئامانج ناگەن، تەنیا بە گرتنەبەری ڕێگای ژوەرپیا و گەرەنتی شادومانی و پاراستنی شادی و ڕێنیشاندەری شادومانیەکی قوڵت دێتە دەست کە خۆراک بە ڕۆحی مرۆڤ دەدات. ئەم بەشەش بە کۆتاهات. چاوەڕوانی نابێ هومێدێکی ڕوود بێ بەڵکو دەبێ لە یەقینی گەیشتن بە ئامانج لێوڕێژ بێ. بێمتمانەیی لە گەیشتن بە ئامانج چاوەڕوانیتان لێوڕێژی دڵەڕاوچێی و تەسەورگەلێکی پڕ مەترسی دەکات. هەردووی ئەمانە ژاراوینە پێش وە سەرکەوتنی مرۆڤ دەگرێ. دڵنیایی لە گەیشتنی بە ئامانج چاوەڕوانیتان پڕ خۆشی و لێوڕێژی ئەندێشەی سوودمەند دەکات. ئەمانە هەردووچیان ڕاستەوخۆ مرۆڤ بەرەو سەرکەوتن دەبن. ئەم بەشش بە کۆتاهات. ئەگەر بە دروستی کەڵک لە دەسەڵاتێکی کەم وەربگیرێ سەرکەوتنێکی مەزنی لێشین دەبێت. بە دروستی کەڵک وەرگرتن لە دەسەڵاتێکی کەم واتای ئەوەیە سەرەتا ئامانجتان لە زەین دابڕێژن بە ڕوونی بیبینن، وێنای بکەن کە پێی گەیشتون، دووەم بەڵێن بەخۆ بدەن کە پێ بگەن، سێیەم هەموو کاتێک تەواو هێزی خۆتان لە پێناوی گەیشتن بە مەبەست وەکار بخەن، هەلەکان بقۆزنەوە و هەر ڕۆژە لەسەر بڕیارەکانتان سوورتر بن، وەک چۆن دڵۆپەکانی ئاو ڕشترین گابەر دەسوێ ئێوەش لە ئەنجامدا بە مەبەستان دەگەن. گەیشتن بە ئامانجێکی مەزن بە دەسەڵات و هێزێکی کەم سەرکەوتنێکی سەرسوڕهێنەرە بۆ ئێوە حرمەت و ڕێزێکی تایبەت و شادومانی دەهێنێ. ئەو کات دەسەڵاتتان دەپشکوێ و سەرکەوتنی زیاتر دەچەسپێ. ئەم بەشەش بە کۆتاهات. پاش هەڵسەنگاندنی هەموو لایەنەکان نۆرەی بڕیاردان دێ. اینجا دەست بەکار بوون. نابێ ڕامان و بیرکردنەوە زۆر بخانێ نەوەک زیان بەهێزی بڕیاردان بگێنێ. وەختێ کارکردن دەگات دەبێ بیقۆزیتەوە کاتێ هەموو لایەنەکانی کارەکەت هەڵسەنگان دوودڵی و دڵەڕاوچێ هەڵەیە و کارەساتی لێ دەکەوێتەوە چونکە هەلەکەتان لەدەست دەدەن. ئەم بەشەش بە کۆتاهات. معریفە کلیلی ئازادیە. دابینکردنی موچە لە هەژاری ڕزگارتان دەکا، پاراستنی جەستە لە نەخۆشی دەرباستان دەکا، پێداگیری لەسەر ڕێبازی سەرکەوتن ئیتر لە خەم قوتارتان دەکات. معریفە بە ڕێگەی ژوەرپیا و ئێوە لە شکست و ئێش و بەدبەختی ڕزگار دەکات. ئەم بەشەش بە کۆتاهات. کە لە ڕقی و خۆویستی دڵی مرۆڤ دەکا بەبەرد، دڵڕقی دەبێتە هۆی دوورەپەرێزی لە خەڵکی. کاتێ هەژارێک دەبینن و ئاوڕی لێنادەنەوە سەرەتا کە لە ڕقیە. کاتێک کەسێ داوای یارمەتیتان لێ دەکا بەڵام ئەوەی هەتانە دەیشارنەوە کە لە ڕقی گەشە دەکات. کاتێک کەسێ داوای لێبوردتان لێ دەکات و نایبەخشن سەرەتای دڵڕقیە. ئەوەندەی پێناچێت کە لەو دیوی حەسارێکەوە دەبینن ئەم دەمامکە لە سیما ئەدەن تا داخوازی و یارمەتیدان نەبیستن. دەنگتان بڵند و ڕەفتارتان تون دەبێ، هەمووان خۆیان لێتان دوور دەگرن. بێجگە لە چەند مشەخۆرێک خۆویستی و دڵڕقی تایبەتمەندی پەستەکانە، ئارامی و دڵفراوانی لە ئەدگاری زاناکانە. خۆشویستی و دڵڕقی یان ئارامی و دڵفراوانی بە دڵنیاییەوە هەر کام لەوانە ئاکامی خۆی هەیە. ئەم بەشەش بە کۆتاهات. ئیمکاناتی زۆر بۆ مرۆڤ هەموو شتێک نییە. ئەگەر بوونیان هەبا ژیانی مرۆڤ لەم پانتایە بێسنوورە ون نەدەبوو. کاتێ دەتوانی لە نێوان ئیمکاناتی بێسنووردا هەڵبژاردن بکە تەنیا بە هێندوەرگرتنی هەر یەکێک لەو ئیمکاناتانە تا ئەبەد کاتی دەوێ. سنوورداری وەک کێشە خۆی دەنوێنێ بەڵام سوودیشی هەیە. زانا سنوورێک دیاری دەکا و لەم چوارچێوەیە ئازادی تەواو ئەزمون دەکا. بەم کارە بە سەرفرازی دەگا و لە مەترسی دەپارێزێ. ئەم بەشەش بە کۆتاهات. ژوەرپیا و بەوتە و کردەوەکانی زەوی و ئاسمان ڕادەچڵەچێنێ. هەر بەهۆی و بەدبەختیانەوە کە بەدبەختی یان بەختەوەری بۆ خۆتان بەدی دێنن کەواتە نابێ ئاگاداری وتە و کردەوەکانتان بن. سەرجەم وشە و ڕەفتارەکان لە ناخی مرۆڤەوە سەرچاوە دەگرن. ئەگەر دڵتان خاوێن بێ و ئامانجەکانتان لە هیچ ژوەرپیا و بچێ ڕاستەوخۆ وتەکانتان بەهێز دەبێ و کردەوەکانتان ئاکامی دوورمەودا و چاچی لێدەخڵقێ. ئایا ئەگەر دڵتان بە شێوەیەک بێ کە ناکرێوا بێ ناکەونە و چاڵەی کە خۆتان چیتان کردووە؟ ئەم بەشەش بە کۆتاهات. ئەگەر شادومانیتان گرێدراوی پەیوەندیەکانتان بێ ئەوە شادی و ناشادیتان بە سەرکەوتن و ژێرکەوتنی ئەو پەیوەندیە بەسراوەتەوە.
ئەمە چارەنووسی حتمیە و کەسانەیە کە کامەرانیەکانیان پشتی بە خەڵکی بەستووە بۆ دەرکەوتنەوە لەوەها چارەنووسێک پێویستە شادومانی خۆمان بە شتگەلێکی نەمر گرێ بدەین بەپێی ڕێبازی ژوەرپیا و شادومانی ئارام و سربەخۆ کە هیچ شتێکی بەدەر لە خۆی ناوێ لە هەموو شتێک ڕازیە سربەخۆ و ئازاد دەمێنێتەوە چونکە لەم ڕزگاریەدا بەختێکی باش بۆ خۆی مەڵاز داوە و ئارامبوونەوەی دڵانی تێدایە کە لە دەروونەوە قایم و بتەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. خاکەڕایی و ئەرگناسی بەردەوام بە دڵنیاییەوە سەرکەوتن و خۆشبەختی دەخڵقێنێ. خاکەڕایی واتە خۆپەروەردەکردن لەسەر لە خۆڕازی نەبوون و بێلاف و گەزافی واتە شانازی بەخۆتەوە نەکەی و هەوڵی ئەوە نەدەی کاوانی دی بکەونە ژێر کاریگەری تۆ یاخود بکەونە ژێر ڕکێفی تۆ واتە بە سەرکەوتنەکانت بەسەر ئەوانی تردا شانازی نەفرۆشێ. ئەرگناسیش واتە ئەرک و بەڵێنەکانی خۆت لەو پەڕی وردیدا بەجێ بگێنی. ئەگەر لە پێگە بەرزەکەتدا باگاییەوە خاکەڕایی و ئەرگناسی چاک بی ئەوە بوونی ئێوە وەکو خۆری نیوەڕوان دەدرەوشێتەوە و هیچ گلەیی و گازاندەیەکیش دامەنتان ناگرێ. بەم شێوەیە دەستکەوتەکان بە ئاسانی و خێرایی دەگەنە دەستان. بەڵام ئەگەر لە پێگەیەکی ئاسایی بی باگاییەوە خاکەڕا و ئەرگناسێکی چاک بی ئەوە ئافرین و دەستخۆشیت بۆ دێ و بە خێرایی پاداش وەردەگری و پلەت بەرز دەبێتەوە. ئەم بە 6 بە کۆتا هات. ژوەرپیا و هەمیشە بەڕێز و شەرەفمەند و باوەڕدارە بەهێزدان هەروە بە شێواوی و پەشێویەکانی گەردوون شکورە. کاتێ بۆ بەرهەمێکی بە پێز دەڕوانین وێنەکێشەکەی ستایش دەکەین. هەر کات بۆ پەیکەرێکی سەرنجڕاکێش دەڕوانین پەیکەرتاشەکە ستایش دەکەین. هەر کاتێ سەیری ئەو بەشەی جیهان دەکەین کە مادین و دەبینرێن ئایا دەتوانین ستایشی خوڵقێنەرەکەی نەکەین. کاتێ نەهامەتیەک بەڕۆکمان دەگرێت کەس ناتوانێ بەهانامانەوە بێ بە شێوەیەکی غەریزی هانا بۆ خوددا دەبین کە زۆر ئاساییە چونکە هەر یەکەمان زگماکانە لە حەقیقەتی وجود و سەرچاوەی خۆمان ئاگادارین. کەسیش ناتوانێ بڵێ ئەم گەردوونە چۆن بەدی هاتووە ئەم گەردوونە کەی کۆتایی دێ. تەنانەت کەس ناتوانێ بڵێ ئێمە بۆچی بووین و هەین کەواتە ئێمە لە بەرامبەرم پرسیارانە تەنها سەرسوڕمانمان بۆ دەمێنێتەوە ئایا ئەوە خۆپەرستی و هەستێکی مناڵان نییە کە بە چاوی ڕێز و شکۆوە سەیریان نەکەین. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەندێشە و کردەوەی ژوەرپیاوە بە تەواوەتی دڵسۆزانەیە. لە کاتی دەرکەوتنی غەم و خۆشی دەبێ هەستان لە ئاین و نەرید بەرزتر بێ چونکە ڕێز بۆ ئەوانی دیکەیە نەک خۆت. دەبێ بۆ دۆڕانە تاکە کەسیەکان زۆرترین ڕێز بۆ قەناعەت و ئومێدێکی دیکە دابنێنەوە. دەبێ ڕەفتارەکانتان سادە و ڕازگۆیانە بن. دەبێ هەستەکانتان بەدرۆ لە خۆشەویستی و سۆزەکانی تۆ نەدوێن چونکە سەرنجام ناهومێدی لێشین دەبێ. ئیدی بەسە چاو لە ژوەرپیاو بکە خۆت بە ئەوەی دەمێنێتەوە سروشت بەپێی یاساکانی خۆی بە باشی بەڕێوەیان دەبات. ئەم بە 6 بە کۆتا هات. دوای ئەوەی دەگەیتە هاوسەنگی تەواو هەر هەنگاوێکی ناڕێک هاوسەنگیەکەت لاسەنگ دەکات. تەنها کاتێ سەرکەوتن و سامان و ناوبانگ و بەختەوەری و خۆشەویستی مڵک بەدەست دێنین کە هەست بە ترسی لە دەستونیان دەکەین ئەمە هۆشداریەکە بۆ ئەوەی هەر گەنجینەیەکمان بەدەستێنە بێلاف و وشیارانە بجوڵێنەوە ئەگەرنا هەمان ئەو ڕۆژ و یاسایی کە گەنجینەکەی بۆ هێناوین لێت دەسەنێتەوە یان وا دەکا گەنجینەکە تەفروتونا بکە بەوا فری و نەخۆن کە ژیانتان بریتیا لە سەرکەوتنەکانتان تەنها چەند مەبەست و ئامرازێکن بۆ ڕێگەی ژیان کە وەک ڕێنیشاندەر بۆ خۆتان بەدەستان هێناوە. ڕێڕەو یان ڕێباز بریتە لە تێکڕای ژیان چونکە لەمانەوە فێری ژیان دەبین و با ڕوخسار و پڕشەنگی یەزدانی دەگەین. ئەم بە 6 بە کۆتا هات. بە نرخترین جلوبەرجیش کۆن دەبێت. هەموو شتێک لەگەڵ دەرکەوتنی بەرەو لە ناوچوون دەچێت کەواتە عاقلانەیە کە ئێمە بەستەم و زۆرداری سامان کۆبکەینەوە. ژوەرپیا و ڕێز بۆ شتانە دانانێک کە لە ناو دەچن ئەو بەها بۆ شتە معنەویەکانی وەکو کەرامەت و پێگە و ڕێز و بەهاکانی خۆی دادەنێ. هەڵبەت مەبەست لەوە نییە کە ڕێزی سامان نەگرین چونکە سامان ئامرازە بۆ شادومانی بەڵکو مەبەست ئەوەیە کە هەمبارەکانی پێپڕ نەکەین چونکە ئەوانە کاتین و گەنجینەی پڕبەها و شکۆتر بوونیان هەیە. ئەم بە 6 بە کۆتا هات. هەوراز و نشێ و پێویستیان بە یەکترە و یەکتر تەواو دەکەن.
ئەمە یاسای هەمیشەیی سروشتە کە هەر شتێک بگاتە لووتکە بەرەو دژەکەی دەچێت. ژوەرپیاوە ئاگای لەم یاسایانە هەیە، بۆیە لە کاتی بەختەوەری دەسەڵاتدا خۆی بۆ بارودۆخی پشێوی و بێدەسەڵاتی ئامادە دەکات، کاتێ لە شساغا لە جەستەی خۆی دەڕوانێ و خۆی بۆ نەخۆشی ئامادە دەکات. لە ئاسایشدا چاودێری پێویست بۆ باری نائارامی و نائاسایش دادەنێ. پێشتر لە هەموو لایەنەکان ور دەبێتەوە، بەم کارش هەز بە ئامادەگی دەکا و تەواوی تەمەنی لە بەختەوەری بەسەر دەبات. ئەم بە 6 بە کۆتا هات. گلەیی لەو بەختە باشە مەکە کە دەشێ هێشتا چێژی لێوەربگریم. لە بارودۆخێکی ئاڵۆزیان کاتێ بەپێی پێویست شت دەست ناکەوێ، ئەوەی بێدەسەڵاتە هاوار دەکا و نەفرەت لە بەخت و شانسی خۆی دەکات، بەڵام ژوەرپیاو بۆ ئەو دەستکەوتانەی کە هێشتا لە بەردەستن دەڕوانێ و پێدەکەنێ. ژوەرپیاو دەزانێت کەم بارودۆخە بەڕواڵەت ئاڵۆزە، لە دوجاردا بەرژەوەندی ئەوی تێدایە، بە شێوەیەکی هەرێنی پەرچەکرداری دەبێ، یەکێک لە ناخۆشیدایە و ئەویدی خۆشحاڵ، هەر کەس بەرپرسی وەڵامەکانی خۆیەتی. ئەی بەردەوام بوون ڕووداوەکان دیاری ناکات. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر بە بریسکانەوەی ئامانجە فریودەرەکان هەڵنەخەڵەتین و لەگەڵ خۆمان ڕازگۆ بین، ئەوە لە تەواوی ژیاندا بە شەقامێکی ڕاست و ڕێکدا گوزەر دەکەین. سامانێکی زۆر یان شتگەلێکی فریودەر کە سەرتان دەسوڕمێنێەوە دەکات هەوڵ بدەن کاوانە بەدەست بێنن، بە چەند ڕێگایە کە لە ژوەرپیاو ناوەشێتەوە و ئەم کارانە هەمیشە پەژیوانی لە دواوەیە. ئەگەر لەگەڵ خۆتان ڕازگۆ بن و بەپێی بنەماکانی دەروونتان بژین، ڕێگەی ژوەرپیاو دەبیننەوە، بەم کارش پاداشتی شاهانە و شکۆیی فریشتەکان وەردەگرن. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر لە دەستپێکی کاردا خۆپەرست بن، سەرکەوتنتان دژوار دەبێت. کاتێک تۆ لە خۆبایی نەبیت، بەرهەڵستکارێکت لە بەردەم قوت نابێتەوە. ئەگەر بێفیزی لە خۆتدا بچێنی، بە خێرایی پشتەکەوی و ڕەگدا دەکوتێ، چونکە کەسێکتان لێ بێزار نابێ. ئەگەر سەرباری بەهرەکانت خاکەڕایی بی، دەبیە خۆشەویستی وڵات و پشتیوانی پەیدا دەکەیت بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی. کاتێ دەکەونە هەڵدان بە خۆتان، تەنانەت ئەگەر سەرکەوتنێکیش بەدەست بهێنن، بەڵام ئەم سەرکەوتنە بچووکترە لەوەی بانگەشەتان بۆ کردووە، بۆیە خەڵکی وەک دۆڕا و چاوتان لێ دەکەن. ئەم بە 6 بە کۆتا هات. کاری ئەمڕۆ مەخەسبەی. ئەم ئامۆژگاریە حەکیمانەیە لە ڕۆژگاری زۆر کۆنەوە بۆمان ماوەتەوە. ژوەرپیاو هەرکە لەسەری بوو کارێ بکە، سەعاتێ دوای ناخە. ئەم بە 6 بە کۆتا هات. دەبێت لە هەڵبژاردننی دۆست و بەستانی پەیوەندی ورد بن. کەسانێک بەرزتان دەکەنەوە و هەندێک نەوی، هەندێک هێستان دەدەنێ و هەندێک هێستان لێ دەمژن. بە وردی هەڵیان بژێرە، هاوڕێی باش وەک دراوسەیە، گەنجینەگەلێکی دەگبەنن، بە پێی پەیڕەوی ژوەرپیا و هەڵبژاردنێکی ئاسایی بکە، چونکە ئەم ڕێبازە کەسانێکی ئەدگار بەرزت بۆ ڕادەکێشێ. ئەم بە 6 بە کۆتا هات. بۆ ئەوەی ببیتە فەرمانڕەوا، دەبێت سەرەتا خزمەتکار بی. ئەوە فێربوونە کە تۆ سەرەتا خزمەت بە بارودۆخی ئەوانە بکەیت کە دواتر خزمەتی تۆ دەکەن. تەنها هۆکارێکی سەرەکی کەوا دەکا ژوەرپیاوێک حەزی بەدەسەڵات بێ، حەزی خزمەتکردنی خەڵکە. ئەگەر توانە و ئامادەیی ئەوە تێدا نییە خزمەت بە خەڵک بکەیت، بۆ خۆت و بۆ خەڵکەکەش وا چاکترە فەرمانڕەوایی لە کەللەتان دەربێنن، چونکە ئەگەر بگەیتە دەسەڵاتیش پاشان پاشگەز دەبیتەوە، خەڵکەکە لە دەست دەدەیت و هەموو مادووبوونەکانت دەبێتە هیچ و خۆشتان شەرمەزار دەکەن. تەنیا لە ڕێگەی خزمەتکردن بە خەڵکیەوە دەتوانن دەروونتان ئارام بێ کە ئەویش پێویستیەکی خەڵکەکەیە. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر مرۆڤ وەک مێرمنداڵان هەرزەکار بێ، دانایانی بە ئەزموون لەدەست دەدات. ئەگەر دەتانەوێ مرۆڤێکی بەهێز و سەربەست بن، دەبێت لە ژیانتانە پشت لە ئامانجە هەرزەییەکان بکەن و پشت بە خەڵکی نەبەستن. ئەگەر بوونە دایک یان باوک و منداڵەکانتان بەنازەوە پەروەردە دەکرد، ئەوە ناهێڵن ئەوانە کەسایەتیەکی بەهێز و سربەخۆیان لێدەر بچێ. ئەگەر نەهێڵن منداڵەکانتان لەسەر پێی خۆیان ڕاوەستن، ئەوە ناشتوانن لە هێڵێکی دیاریکرا و زیاتر یارمەتیان بدەن. هەندێک جار دایکی میهرەبان گەورەترین کۆسپە لە بەردەم منداڵ، کەوای لێ دەکات منداڵەکە نەتوانێت بەسەر هیچ شتێک زاڵ بێت. ئەم بە 6 بە کۆتا هات. هەموو مرۆڤێ پێویستی بە ڕێنیشاندەر و ڕێبەر هەیە. هەموو مرۆڤێ پێویستی بە ڕێنیشاندەرێک هەیە تاوەکو توانە و بەهرەکانی خۆی پێبناسێ و ڕێگەیەکی بۆ پێشڤەچوون و پەروەردەکردنی خۆی پێ نیشان بدا. بە پاراستنی بنەماکانی ژوەرپیا و لە زەینتانە نەوەک هەر تەنها سەردەکەون، بەڵکو بە بەختەوەریەکی مەزن دەگەن. ئەم بە 6 بە کۆتا هات.
لادان لە ڕێبازی ژوەرپیا و هەڵەیە بەر لەوەی پتر بەلاڕێدا بچین دەبێ بگەڕێنەوە. ئەگەر ڕێگای ئەم مرۆڤە خراپ و نالەبارەکانتان گرتووە ئاساییە حەز بە پژویانی و وەرگەڕانەوەی بکەن. ئەمەش نیشانەی چاچیە نابێ ئەم بەلاڕێدا چوونە زۆر بخانێ نەوەک بێتە پەستی و جێی لۆمەی خەڵکان. دوای بە ئەنجام گەیاندنی چاکسازیەکی پێویست لە خۆدا بە ئیرادەیەکی پتە و درێژە بە ڕێگاکەتان بدەن. ڕێبازی ژوەرپیا و پێویستی بە بوێری و بڕیاری یەکلاکەرەوە و بەردەوامی و خۆڕاگری و پتەوی هەیە. دەبێ وریابن و بە بچووکترین شێوە بەلاڕێدا نەچن. زاڵبوون بەسەرخۆ جێگای ڕێزە. ئەم گەڕانەوەیە دەبێتە هۆی هێزی زیاتر لە پێشبەچوونتاندا و ئەوەندەی پێناچێ بەختەوەری و سەرکەوتنی مەزنی لێشین دەبێت. ئەم بە 6 بە کۆتا هات. ئەگەر ئەو جۆرەی کە پێویستەوە بیت و تۆشوانە بیت بەدبەخت دەبی. ئەو کاتەش دوور دەکەویەوە لەو شتەی کە پێویستە بیگەیتێ. ڕێچکەی پیاوخراپان لەدا و تەڵەی دەستکردی خۆیان لێوڕێژە. هەرچیەکی بەدەست بێنن فاکتەرێکی چەسپاوی تێدایە. تەنها خۆتان پشت بە خۆتان ببەستن. تەنانەت ئەگەر کەسایەتیەوە کەم و کوڕیەشی لە ڕووی چالاکبوون یان وردبوون یا وەشیاری یان خۆڕاگری تێدا بێ. بەمە خۆتان لە مەترسی و وێرانگەلی دەپارێزن. پێچەوانەی ئەمە ئەگەر شتێکیش بەدەست بێنن سوودێکی بۆ ئێوە نابێ. ئەگەر دەرونی ئێوە کەم و کوڕی و بێ ئیرادەی تێدا نەبێ دەتوانن بێترسی خۆدۆڕاندن کاری پڕمەترسی و دژواریش ئەنجام بدەن. ئەم بە 6 بە کۆتا هات. تەنها بەهۆی نوێکردنەوەی ڕۆژانەی دەرونی خۆتان دەتوانن بەلووتکەی تواناکانتان بگەن. گەیشتن بە ترۆپکی کاملبوون بە تایبەتیشمانەوە لەو ترۆپکەدا لە هەر بوارێکی ژیاندا پێویستی بە تێکۆشانێکی بەردەوام و قارەمانانە هەیە. دەبێ هەموو ڕۆژێ ماوەیەک بۆ نوێکردنەوەی خۆت وەک ژوەرپیاوێک تەرخان بکەی. خوێندنەوەی کتێبە کۆنەکان، دانیشتن لەگەڵ خۆشەویستان، فێرکردنی خەڵکی، بیرکردنەوە لە کردەوە ئەفسانەیە دێرینیەکان، پێداچوونەوەی کارەکانی ئەو ڕۆژانەتان. ئایا توانیت ببیتە چاکترین کەس کە پێویست بوو ببیت؟ ئەمانە هەمووی نیشانەی بەردەوامبوون و هەنگاو هەڵێنانی دروستە. هەرچەندە وشیار بن دەسەڵاتتان زیاتر دەبێ و سەرکەوتنەکانتان وەک بەرهەمی دوای هەوێنێکی بەپیت دەدورنەوە. پاداشتی هیچ کردارێک لە پاداشتی نۆژەنکردنەوەی دەروونتان باشتر نییە. ئەم بە 6 بە کۆتا هات. مرۆڤ فیترەتێکی هەیە کە لە خودی خۆیدا چاکە. جا هەر کاتێ بیرکردنەوە و کردارتان هاوڕێکی فیترەتتان بێ بەختەوەر و سەرکەوتوو دەبن. ئەوە ڕاستە کە مرۆڤ ڕەمزێکە لە خوددا بوونەوەرێکی کامل و خوداییە. ئەگەرچی زۆر جار بە دوای تەماح و خۆپەرستی و ناپاچی و پەستی یان ئارەزووە سووکەکان دەکەوێ، هەندێک لایەنی خراپی بوونی خۆتان وەگەر خستووە و ڕەنج و ناهومێدی و ناکامی ئەزموون دەکەن. ئەمانە هەمووی بۆ ئەوەیە کە تۆ بزانی کە ڕێبازی ژوەرپیا و لات داوە. هەستی ئەوین و کامەرانی ئاگادارت دەکاتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی دروست هەنگاو هەڵبگری. هەر کارێک کە دەیکەی بەرهەمی نیەت و ئەندێشە و کردەوەی خۆتە. تۆ خۆت چارەنووسی خۆت دیاری دەکەی نەوەک کەسێکی دی. ئەم بە 6 بە کۆتا هات. کاتێ سەرقاڵی چاندنیت بیر لە دروێنە مەکەوە. کاتێ ئاڵفی خراپ دەچنی بیر لە قازانجی زەوی مەکەوە. ئەگەر دەتانەوێت کارێکی وا ئەنجام بدەن کە بەرهەمێکی چاچی لێ بکەوێتەوە، پێویستە بە وردەی سەرنج بدەن. ڕەنگە چاوەڕوانیتان بۆ بەرهەمی تێکۆشانەکەتان سەبر و ئارامیتان لەبەر ببڕێ، یان لەوانەیە بۆ تەواوکردنی کارێک کە هێشتان تەواو نەبووە بەدەستانەوەیە زۆر بەپەلە بن. کاری بەپەلە و دوور لە وردبینی زیان بە جۆری بەرهەمەکە دەگێنێ. هەموو کارێت تەنها لەسەر خودی کارەکە ئەنجام بدە بە باشترین شێوە کە لە دەستان دێ، چونکە کەمترین بەرهەم خۆشبەختی و سەرکەوتنە. ئەم بە 6 بە کۆتا هات. ئاخاوتن جوڵەیە لە ناوەوە بۆ دەرەوە. خواردن و خواردنەوە جوڵەیە لە دەرەوە بۆ ناوەوە. دەکرێم دوو جوڵەیە ئارامی و دڵنیایەکی هاوسەنجی لێ بکەوێتەوە. سکونەت واتە ئارامی و گونجان هەموو شتێک بەقەت خۆی سوودمەند و هەمان شت لە ڕاددە بەدەر زیان بەخشە. ڕێگەی گەیشتن بە سکونەت و ئارامی دڵ پەیڕەوکردنە لە ڕێبازی ژوەرپیا و کە لە ئاخافتندا هۆشیارە و خواردن و خواردنەوەی بەڕادەی پێویستە. ئەم بە 6 بە کۆتا هات. بۆ سەرکەوتن لە کارە مەزنەکاندا پێویستە بەردەستپێکردن هۆشیار بین. ئەگەر دەتانەوەی ئەوەی دەیچێنن بەرهەمێکی هەبێت دەبێ بەر لە دەستپێکردنی ئەو کارە بچووکەکانیش وردبین بن، کەواتە دەبێ لە کاتی ئەنجامدانی کاری مەزندا چەندین هێندە وردبین بن. کەم و کوڕیەکە لە سەرەتای کارەوە گوێمان نەداوەتێ وردە وردە گەورە دەبێ و ئەگەر چاک نەکرێتەوە دۆڕانی بەدواوەیە.
ژوەرپیا و هەمیشە دەتوانێت لە سەرەتای کار کۆتایی کارەکە ببینێ. ئەو تۆ و دەنکەکان دەناسێ و بە تێڕامان و سەرنجی تایبەت دەتوانێت لە تەواوی تەمەنی چێش لە بەختەوەری و سەرکەوتن وەرگرێ. ئەم بەشەش بە کۆتا هات. مەترسی قازانجێکی گرنگ و بەکەڵکی هەیە. ترسان لە مەترسی ئامادەسازیەکت تێدا دروست دەکا کە دواتر دەبێتە هۆی پارێزگاری تۆ لە کاتی بەرەو ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسی و پێشهاتێک کەواتە سوودت لە ترس وەرگرت، کەواتە کامەرانی و خۆپارێزیتان بەدەستێناوە. ئەم بەشەش بە کۆتا هات. هەر کۆتاییەک هەڵگری سەرەتایەکە. درێژترین ڕێگا لە یەکەم هەنگاوەوە دەست پێ دەکات. هەڵومەرج و بارودۆخی ژینگە و دەوروبەری تاکە کەسیتان چەندە دژواریش بێ دەکرێ بە گرتنەبەری ڕێچکەی ژیوەرپیا و بەختەوەری و کامەرانی و سەرکەوتنی لێ بخڵقێ. هەموو کات دەتوانن یەکەم هەنگاو لەم ڕێگایە هەڵبگرن و بە شێوەیەکی موعجیزەئاسا شوێن کاتی خۆتان بگۆڕن. ئەم توانایە لە بەردەستی هەمواندایە و لە کەس ناشادرێتەوە. هەروەها ڕێگەی مرۆڤە خراپەکانیش لە بەردەستدایە. لێوڕێژە لەوانە و پەندی دژوار و پەژار و قوربەسەری و ناهەمواری تا ئەوەی لەوانەیە سەرنجام ڕاستیەکەیت بۆ دەرکەوێت. لە هەر هەنگاوێکی هەر سەفەرێکتان دەبێ یەکێک لەم دوو ڕێگایە هەڵبژێری. کۆتایی هێنان بە هەر یەکێک لەم ڕێگایانەش ئەمانای گرتنەبەری ڕێگاکەی دیکەیە. چاکەکەیان هەڵبژێرن. داهاتووتان ڕاستەوخۆ لە دەستی خۆتاندایە. پەرتووچی حکمەتی دێرین بە کۆتا هات. بە هیوای سوود و زانیاری زیاتر بۆ هەموو لایەک.